گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز مەنسۆر ئەلباعێجی ئەندام لە هاوپەیمانی ئاوادانکردنەوە و گەشەپێدان ئاستەخۆ لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز مەنسۆر سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. ئەم سیستەمە بۆ بەڕێز سوودانی زۆر جەخت لەوە دەکاتەوە کە جێبەجێ بکرێ. هذا النظام اللي هو سيستما سرتا سلاوتان لبت بناي خوای گەورە سیستمی ئەسیکۆدا سیستمێکی جیهانیە کە هەموو وڵاتانی جیهان کاری پێەکەن بۆ ڕێکخستنی گومرگ و خاڵە سنووریەکان. 4 ساڵە ئەم بڕیارە دەرکراوە، بەڵام هێشتا جێبەجێ نەکرا هەتاوەکو 20 ڕۆژە لەمەوە پێش لە خاڵە سنووریەکان جێبەجێ کرا. گەندەڵی تیابوو، پارەتزیینی تیابوو، لەبەرەوە ئەم سیستمە زەرورە بۆ ئەوەی کە بتوانین چاودێری هەبێت، نرخی چەند شتێکی کەم دەبێت وەکو ئەلکترۆنیات و کارەبا، مۆبایل، ئەم شتانە. بەڵام پێداویستی خۆراکیەکان لە نێوان 1 بۆ 5% بەرز بۆتەوە. ئەمە داهاتی عێراق زیاکات. لە سایە 95 ئەم داهاتە ئەچوت بۆ گەندەڵکاران، بەڵام ئێستا ئەمە ئەگەڕێتەوە بۆ بودجەی عێراق و لە سایە 5 مەجالە هێڵێتەوە بۆ هەر پێشێلکاریەک کە لە هەر خاڵێکی سنووری یا گومرگ ڕووبات. بۆ نمونە کاتێکە کۆنتەینەرێک تەنها بە قەبارەکەی بە قەبارەی کۆنتەینەرەکە حکمیانەیە، ئەگەر بۆ منە 40 متر بوو بێ 3 ملیۆن دیناریان بۆ منە زیاد کرد بەم شێوازە. ینی بەگۆترا ینی بیج $10 الآن هو سعر مثلا نعم جمعي الآن صار بەڵێ بەکۆ ئێستا بەتاکە. ئێستا بۆ نمونە ئەگەر مۆبایلێک کاتێک کە ئیهێنن بۆ منە بە دەوەرەکە باجەکەی تەنها $100 بۆ منە چێتە سەری، لە کاتێکە کە لە ڕابردووە پارەکەی زۆر بوو. بۆ نمونە ئەگەر پێویستە بە کانزای ئاسن بێت کە بیکڕیت يرجع يبيعها بسعر الحالي 150 يعني تەنها لە حاڵەتی ئەوەی کە والمادة اللي ياخذها مادة ما يجي الحديد يجي بۆ من ئەیانویست ئەو جۆرە کانزایە بێنن، بەڵام أي مادة تاجر ئەو جۆرە ناهێرن. بەڵام ئێستا بەهۆی ئەم سیستمە ئەلکترۆنیەوە چ پێکهاتێ چ مادەیکی کانزایی کە داوا ئەکرێت ئەبێ ڕاستەوخۆ ئەوە بهێنرێت کە وەکو بۆ کوالەتیش کە داوا کراوە بەبێ ئەوەی کە کوالەتەکەی نزم بێتەوە. بۆ نمونە ئەوسا کێشەیەک هەبوو کە کامێرایانە کوژانەوە و دایانە گرسانەوە، بەڵام لە ڕێگەی ئەم سیستمەوە ئەم شتانە هەمووی تەواو بووە. ئەم سیستمە هەموو خاڵە سنووریەکان و گومرگەکانە بەستێتەوە بە پایتەختەوە و کارەکان بەڕێکخراوی ئەڕوات بەڕێوە. باشە. العراق هو بلد ريعي معتمد عنه فقط. الآن ئایا هەرێمی کوردستان دەگرێتەوە ئەم سیستەمە ئەوەی بڕیاری لێ دراوە؟ راح ترفد العجز الآن يمر بالعراق. ئایا هەرێمی کوردستان دەگرێتەوە سیستەمەکە؟ دەبێت پارێزگاکانی کوردستان ڕاستەوخۆ بێت. خاڵە گومرگەکان پابەندی باج و گومرگەکان نین لە پارێزگاکان، هیچ کەسێک کاری پێ ناکات، بەڵکو لە ڕێگەی ئەم سیستمەوە هەر هەموو یەکرێتەوە. پارێزگاکانی کوردستان و ناوەڕاست و باشووریش ئەبێت هەمووی پابەندی ئەم سیستمە بێت و کاردانەوەکەش بینین لە باکووری عێراقیش لە هەرێمی کوردستانیش ئەوانە ئەبینی. ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانە نەوەک لە بەرژەوەندی گەندەڵکاران. ئێستا مافیاگەری هەیە، گەندەڵی هەیە بۆ چەند لایەنێک نامانەوێت ناوبێنین لە میدیاکانەوە، بەڵام ئەم داهاتە ئێستا گەڕێتەوە بۆ هاوڵاتیەکان. بۆ نمونە هیچ دەوڵەتێک هەیە بۆ نمونە باجی نەبێت لەسەر هێنان ناوەی سیارە،
و ئۆتۆمبیل لە وڵاتی ئێمە بۆمونە نەبووە ڕێژەکەی زۆر کەمە و ئەوەی کە زیانمەندە لێرە بۆنمونە بازرگانەکانن و کە بە قاچاق شتیان بۆ داغڵەکرێت و ئەم پێناسە گومرگیە ئەو کێشانە چارەسارەکات شتێک کە پێویست نەبێت ناهێنرێتە ناو وڵاتەکەەوە تەنها بۆ پەیداکردنی داهات دەبێت دەوڵەت چاکسازی ئەنجام بات و ئەمە لەو چاکسازیانەیە کە سەرۆکوەزیران دەوێت ئەنجامی بات هاوپەیمانی ئاوادانکردن و گەشەپێدان باسییان لەمە کردووە و ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتی و گلی عێراقە لە ماوەی خۆت ئاماژەت بۆ کرد وتت ڕێژەیەک لە نرخی شتومەک و خواردنیش زیاد دەکا کەلوپەل و خواردنە میوانە ئایا ئاگادارن مەسەلەن موچە خۆری هەرێمی کوردستان دۆخی چۆنە جاگەرە و بڕە کەمیش بێ لە سەری زیابکە ناکەن کاریگەری تەواوی دەبێت لەسەر ژیانی موچە خۆر بە تایبەت لە هەرێمی کوردستان نرخەکان بازرگانەکان ئەوان ئەیانەوێت کێشە دروست بکەن لە هیچ شوێنێک نەبووە بۆ نمونە کە هاوڵاتیەکان خۆپیشاندان نەکەن بەڵکو بازرگانەکان بیکەن لەبەرەوەی کە ئەوان بۆ نمونە ڕێژەی قازانجی بازرگانەکان لە سای 70 بۆ 80 بووە ئێستا کەم بۆتەوە بۆ ڕێژەی لە سای 25 ئەمە ڕێژەی قازانجەکەی ئەوان کەمی کردووە لە بەرژەوەندی هاوڵاتیە ئەیانەوێت کە حکوومەت پاشگەز بێتەوە لەمە بەڵام حکوومەت پاشگەز نابێتەوە لەمەوە هیچ زیاکاریەک نەکراوە لە نرخی کەلوپەل و شتمەکی خۆراکی و تەنها لەسەر ئەلکترۆنیات و بابەتی کارەبایی و مۆبایلە بابەتی خۆراکی لە سایە 1 بۆ 5 بابێت حکومەت چارەسەری ئەم پرسە بکات بەڕێز مەنسوور ینی ئەوەی کە باسی دەکەی دەڵی لەسەر ینی لە خێر و خازانجی بازرگانان کەم دەبێتەوە بەڕێز مەنسوور بەڕێز مەنسوور دەڵێ لە خێر و خازانجی بازرگانان کەم دەبێتەوە ئایا چاودێریش بە پێی جێبەجێکردنی سیستەمەکە لەسەر بازار دەبێ بۆی کە ئەوانە و خێر و خازانجی خۆیان نەخەنە سەر نرخی شتومەکەکە و بیخەنەوە سەر ئەستۆی هاوڵاتی چونکە ئێمە لە پێشتردا بینیمانە لە نرخی کارتی موبایلدا کاتێکە باز دەخرایە سەری ڕاستەوخۆ نرخەکەیان لەسەر هاوڵاتی زیاد دەکرد نەک لە خێرەکەی خۆیان کەمکەنەوە وەکو پێم وتیت کە حکوومەت چارەسەری ئەمە ئەکات کێشەیەک دروست بووە و لە ڕێگەی بازرگانەکانەوە ئەم شتە ڕوویاوە لەسەر شەقام حکوومەت چارەسەری ئەم پرسە ئەکات بە چاودێری و لە ڕێگەی ئەمن و هەواڵگریشەوە بە تەواوەتی چاودێری نرخەکانەکات نرخەکان هەمووی ئاسایی ئەبێتەوە و ئەو ڕێژەی کە زیا ئەکات تەنها لەسەر ئۆتۆمبیل لە سایە 15 زیای کردووە و بۆ خواردن و خۆراک لە سایە 1 بۆ 5 زیای کردووە زۆرینەی شتەکانی کە لەسەر ئەلکترۆنیات و مۆبایل و ئامێرە کارەباییەکانن کە ئەویش لە سایە 10 ئەچێتە سەری ئەم سیستمە گرنگە بۆ ئەوەی کە گەندەڵی نەمێنێت و داهاتەکە بگەڕێتەوە بۆ دەوڵەت و لە سایە 95 داهاتی خاڵە سنووریەکان بگەڕێتەوە بۆ بودجەی دەوڵەتی عێراق ئەگەر بۆ ئەوەی کە لە هەر حاڵەتێکە عێراق ئامادەی بێت ئەگەر ئەمە جێبەجێ نەکرێت ئەوە ئەگەر هەیە بۆ نمونە بودجێ عێراق کێشەی بۆ دروست بێت باشە ئەگەر هەرێمی کوردستان پابەند نەبێت پێوەی ینی هەندێک سەلاحەتە دەستوریەکانی خۆی کۆرەمێکی فیدرالی بەکاربێنێ لەم حاڵەتەدا وی نرخی شتومەک لەسەر وڵاتیان گران نەبێ یان ئۆتۆمبیل یان ئامێرە کارەباییەکان ئەم حاڵەتەدا لێک تێگەیشتن دەکرێت اتفاق دەکرێت یان چی دەبێ پێ دەکەنی بەڕێز مەنسوور کەوا دەڵێم بۆچی بەڕێزم هەرێمی کوردستان دەوڵەتێکی سربەخۆنیە دەستورەکە دەستوری عێراقە هەرێمی کوردستان ئەبێت بە پێی دەستورەکە کار بکات ئەم دەستورە و ئەم یاسایە بەسەر
هەموو عێراق جێبەجێ ئەکرێت سەر تاسەری و ئەمە لە بەرژەوەندی خەڵکدایە بەڵام هەنێک لایەن و حیزبی سیاسی لەوانەیە نەیانەوێت ئەمە جێبەجێ بکرێت لەبەر بەرژەوەندی خۆیان و ئەمە تەنها سوودەگەیەنێت بە خەڵک. ئێمە ڕێکخستنێکەکەین و داهات زیاد ئەەکەین بۆ خەڵک. ئیتر ئەمە لە هەرێمی کوردستان بێت یاخود لە حکوومەتی ناوەند بێت یا لە هەر شوێنێکی عێراق بێت. حکوومەتی هەرێمی کوردستانیش باوەڕ ناکەم پابند نەبێت، دڵنیام کە پابند بێت. دوو دەستور نییە، یەک دەستور هەیە لەبەرەوەی یەک دەوڵەتە. سپاس دەکەم بەڕێز مەنسۆر البایجی ئەندام لە ئاوپەیمانی ئاوادانکردنەوە گەشەپێدان. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بۆ ڕوونکردنەوەکانی لەسەر سیستەمی ئەسیکۆدا.